پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم ئەو خاتەمی ئەنبیا و مرسەلینە، ئەو نوری چاوانە کە لە هەموو کە زیاتر بە دڵ و بە گیان لەگەڵ خوادا بوو، بۆ بارسووکی لە ئومەتەکەی خوای پەروەردگار ئەمانە هێناوەتە ڕێگا، هێناوێتی ڕێگا و لە ناو نوێژیشا تووشی هەڵە بووە. دەچینە خزمەت کۆمەڵە فەرموودە، دەفەرمێ صلی النبي صلى الله عليه وسلم الظهر أو العصر. ئەم فەرموودەی کە بۆتان دەخوێنمەوە لە صحیحی بوخاری مسلمە هاتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی نیوەڕۆ یان نوێژی عەسر بوو، ڕاویەکە یعنی لایەدی نییە عەسر بوو یان نیوەڕۆ بوو، نوێژی بۆ موسڵمانان کرد بە ئیمامەت. دەفەرمێ وانصرف من اثنتين، دوور کان نوێژی کرد، تەحیاتی خوێند و یەکسەر سەلامی دایەوە. معلومی هەموو لایە کە نوێژی نیوەڕۆیان عەسر دەبێت چەند بێ؟ چوارە. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە تەحیاتی یەکەما دوور کاتی کرد و سەلامی دایەوە. فقال له ذو اليدين، صحابەیەک ناوی ذو اليدين بوو، وتی أقصرت الصلاة أم نسيتە؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە وحی خوات بۆ هات نوێژ کورت کرایەوە، ئەگەر لە ماڵێ بین لەمە وەکو سەفەر نوێژی نیوەڕۆ یان عەسر دوور کات دەکەین یان لە بیرت چوو؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی أحق ما يقول، ئەم پیاوە ڕاست دەکا؟ دەبێت بپرسی، ئەمە هەر ڕێی خۆیەتی، چێڵە ئەو خەیاڵی نەڕۆیشتووە، چێڵە ئەو دوان ئێمە چوارمان کردبێ وابزانە دوانمان کردووە. ئایا ڕاست دەکات ذو اليدين ڕاست دەکات من دوور کاتم کرد یان چوارم کرد؟ قالوا نعم، بە تێکڕا دێک جەماعەتی مزگەوتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاست دەکات، هەمومان شاهدین تۆ دوور کاتت کرد لە زیاتی چوار. پێغەمبەر صلی الله عليه وسلم فصلى اثنتين، فەرمووی هەستنەوە خێرە، دوور الله ئەکبەر دوور کاتی تریشی کرد، ثم سجد سجدتين، دوو سوزدەی سەهوی برد دوای تەحیات، ئەنجا سەلامی دایەوە. کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناو نوێژەکەدا دوور کاتی کەم کرد، دوای بە سوزدەی سەهو چاکی کردەوە، دوور کاتەکەی جێبەجێ کردەوە. لە صحیحی مسلمە عیمرانی کوڕی حوسەین دەفەرمێ سلم رسول الله صلی الله عليه وسلم في 3 ركعات من العصر، ڕۆژێکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی عەسری بۆ کردین، 3 رکاتی کرد. لە ڕکاتی سێما دانیش تەحیاتی خوێن هەڵنەستایەوە بۆ ڕکاتی چوارەم، سەلامی دایەوە. دیسانەوە سەحابەیەک عەرزی کرد بە ئەدەبەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ وابوو نوێژەکەت وەکو جاران نەبوو؟ فەرمووی وەما ذاکە، چی ڕووی داوە؟ وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 3 رکاتت کرد، جاران 4 بوو، هەموو کات نوێژی عەسرمان 4 رکات کرد و ئێستا سیانت کرد. فەرمووی وایە؟ وتیان بەڵێ، هەر ئەو پیاوە ناڵێ وایە، هەموو دەڵێن وایە. فەرمووی هەستنەوە الله ئەکبەر کاتێکی تری کرد، تەحیاتی خوێن، پێش سەلامدانەوە دوو سوزدەی برد و سەلامی دایەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکی تریان لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 1226 هاتووە، لە صحیحی مسلمیشا فەرموودەکە هاتووە. دەفەرمێ صلی النبي صلی الله عليه وسلم الظهر 5، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نوێژی نیوەڕۆدا لە ڕکاتی چوارەمە لە زیادی دانیشێ، هەستاو کردی بە 5 رکات، 5 رکاتی کرد لە نوێژەکەیە. وتیان ئەی پێغەمبەری خوا ئەم جارە زیادت کرد، جاران کەم بوو، ئەم جارە ڕکاتێکت زیاد کرد. پێغەمبەری خوا فەرمووی وابوو؟ وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا لە زیاتی 4 رکات 5 کرام جارە. فسجد سجدتين ثم سلم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر یەکسەر فەرمووی الله ئەکبەر، لە شوێنی خۆی دوو سوزدەی برد و سەلامی دایەوە.